دەکات کە ئێستا باشتر لێشتر بێنە ناو گۆڕەپان دەبێتان بۆ بەنامە وەردەگرن. هەردوو لەقی هەولێر و کەرکووک بە کۆلیژی زانستە ئیسلامیەکانی زانکۆی سەلاحەدین بەستراوەتەوە. ئەم پەیمانگەیە لە بەشەکانی بەشی گێزمێت و سپاسی ئەو کەسان دەکەم کەوا یارمەتیان داوم، سپاس بۆ دایک و باوکم، هەروەها سپاسی مامۆستاکانیشم دەکەم. ئەو ڕۆژ وەکو ڕێکخراوی ڕیفراندۆم ئەم ئاهەنگەی بۆ ماساز کرد، بە زۆر سپاسیان دەکەم. بەڵێ بۆ سەر بەخۆی کوردستان، بەڵێ بە ڕیفراندۆم. زۆر خۆشحالین ئەمڕۆکە کەوا دوا ساڵی خوێندنمان بوو لەژێر خولی دەرچوونی ڕیفراندۆم. هیوای سەرکەوتن بۆ کورد و کوردستان و سلااو بۆ گیانی پێشمەگە پیرۆزەکان. خوای گەورە کوردستان و وەتەنمان ئاوەدان کا لەو کەش و ئارامە ئەو ئەمن و ئەمانەشمان لێ تێک نەدا لەژێر ئەو ئەمن و ئەمانە ئەم مەراسیمە زۆر بە خۆشی و بەڕێکی پێشکەشکرا. زۆر سپاس بۆ هەموو لایەکە. کار بکەم بۆ پێشخستنی کوردستان، شەهیدان بەگشت پیرۆزیەکانم. ئامادەبانی بەڕێز مامۆستایان دەرچوانی ئازیز، ئەم تیپی مۆسیقای سلێمانیە کە ئەمڕۆ یادی زێڕینی ئەەکەین 50 ساڵ تێپەڕ ئەبێ بەسەریە. یەکەم تیپە لە کوردستان لە عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە 50 ساڵی تەواو کردبێ و بەردەوام بێ لە کارەکانیە. و ئێمە هیوامان ئەوەیە کە بتوانین وەتوانی بێتمان خزمەتێکی جوان بە هونەری ڕەسەری کوردی بکەین و لە مۆسیقای بێگانە پاچی کەینەوە بیپارێزین بۆ ئەوەی بتوانین ڕەنجێک بۆ مۆسیقای کوردی دابڕێژین کە بۆ نەوەکانی داهاتوو سوودی لێوەکەین. أهلا وسهلا فيكم في الأردن، وأهلا وسهلا فيكم في مدينة فيلادلفيا اللي كانت تسمى في عصر الرومان، كانت تسمى مدينة فيلادلفيا. وهذا المسرح اللي انتم شايفين كان جزء من مدينة فيلادلفيا واتسع لحوالي 6000 مشاهد، وانبنى سنة 151 بعد الميلاد ولا يزال يستخدم لغاية الآن. Very good. I mean, it's a great site. I mean, it's very impressive, very well maintained, and gives you a very good impression of what Roman theater was.